شەڕ وێرانکاری کۆمەڵایەتی و بنبەستی گۆڕینی ڕژیم لە ڕێگەی ئاسمانەوە. بەردەوامی شەڕ لە نێوان ئەمریکا، ئیسرائیل و ئێران زیاتر لە هەر کاتێکی تر جەوهەری ڕاستەقینەی ئەم ڕوبەڕووبوونەوەیەی دەرخستووە. ئەم شەڕە چیتر تەنیا ململانەی نێوان ئەرتەشەکان، بنکەکان و فەرماندەییە سەربازیەکان نییە، بەڵکو بە شێوەیەکی ڕوو لە زیاد بوون بووەتە شەڕێک لە دژی ژێرخانەکانی ژیانی کۆمەڵایەتی. ئەوەی ئەمڕۆ دەکرێتە ئامانجی بۆردومانەکان تەنیا لە ناوەندە سەربازیەکان نین، بەڵکو وێستگەکانی کارەبا، زانکۆکان، قوتابخانەکان، نەخۆشخانەکان، تۆڕە خزمەتگوزاریەکان و شوێنەکانی نیشتەجێبوونی خەڵکن. واتە هەمان ئەو شادەمارانەی کە ژیانی ڕۆژانەی خەڵک بەوانەوە گرێدراوە. هێرشکردنە سەر وێستگەکانی کارەبا بە واتای لە کارخستنی نەخۆشخانەکان، تێکچوونی تۆڕەکانی گەیاندنی ئاو و لە کارکەوتنی سەرچاوە سەرنجیەکانی ژیانی شارنشینیە. بۆردومانکردنی قوتابخانە و زانکۆکان دەستدرێژیە بۆ سەر داهاتووی نەوەیەکی کە بڕیارە ئەرچی سەر لە نوێ بنیاننانەوەی کۆمەڵگا بگرێتە ئەستۆ. لەم نێوەندەدا پیسبوونی هەوا، زیانە ژینگەییەکانی سەرچاوەگرت و لە شەڕ، زیانگەیاندن بە سەرچاوەکانی ئاو و خاک و هەروەها ئاسەوارە بۆ ماوەییەکانی تند و تیژی لەسەر دەرونی کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی و منداڵان بە تایبەتی لە زومرەی ڕاهەندەکانی ئەو کارە ساتن کە زۆر جار لە ناو هەراوهوریای راپۆرتە سەربازیەکاندا پەراوێز دەخرێن. ئەو تێڕوانینەی کە پێی وایە بۆردومانی ئاسمانی بە تەنیا دەتوانێت ڕژیمێک بڕوخێنێت، تێڕوانینێکی ناواقعی و نادیرۆچیە. مێژووی شەڕە هاوچەرخەکان گەلێک جار ئەوەیان سەلماندووە کە هێزی ئاسمانی هەرچەندە ئامرازێکی گەورەی وێرانکاری دەخاتە بەردەستی دەوڵەتەکان، بەڵام بە تەنیا ناتوانێت ببێتە هۆی گۆڕینی ڕژیم. بۆمب و موشک دەتوانن ناوەندەکانی فەرماندەیی، بنکەکان، پردەکان، پاڵاوگەکان و دامەزراوە کارژێڕیەکان لەناو ببەن، بەڵام ناتوانن سەرزەمینەکە داگیر بکەن، بۆشایی دەسەڵات پڕ بکەنەوە یان سیستەمێکی سیاسی و کۆمەڵایەتی نوێ بنیاد بنێن. گۆڕینی ڕژیم بە واتای ڕاستەقینەی خۆی پێویستی بە ئامادەیی بەربڵاوی هێزی زەمینی هەیە، هێزێکی کە بتوانێت لە مەیداندا کۆنتڕۆلی سیاسی و کارگێڕی بەدەستەوە بگرێت و سیستمێکی نوێ بسەپێنێت یان جێگیری بکات. ئێمە لە نمونونەکانی وەک ئەفغانستان، عێراق و لیبی لەم سێدەیە ڕابردوودا بینیمان کە گۆڕینی ڕژیمەکان تەنیا بەرهەمی بۆردومان نەبوون، بەڵکو ڕووخانی حکوومەت لە وڵاتانە تەنیا بەهۆی ئامادەیی و پێشڕەوی هێزە زەمینیە ناوخۆییەکانەوە ممکن بوو. جگە لەوەش ئەنجامی کۆتایی بریتی نەبوو لە جێگیربوونی سیستەمێکی دموکراتیک و سەقامگیر، بەڵکو برەودان بوو بە بشێوی پارچە پارچەبوونی دەسەڵات و خولێکی نوێی توندوتیژی. ئەم ئەزمونە بەڕوونی ئەوە نیشان دەدات کە لە ناوبردنی پێکاتەیەکی حکومی مەرج نییە ببێتە هۆی هاتنە ئارای جێگرەوەیەکی سیاسی سەقامگیر و مەشروع. سەبارەت بە ئێرانیش ڕەوتی گۆڕانکاریەکان هەتا ئێرە سەلبێنەری هەر ئەو ڕاستیان. هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل هەرچەندە بوونەتە هۆی کوژرانی ژمارەیەک لە بەرپرسانی پلەباڵای ڕژیم، لەوانە شەخصی خامنەیی و زیانی قورسیان بە پێکهاتە حکومیەکان گەیاندووە، بەڵام ئەوەی ڕووی نەداوە هەرەسێنانی خێرای ئەو ڕژیمەیە، ئەو شتێکە سەڵتەنەت خوازان و هەندێک لایەنی تر هیوایان لەسەر هەڵچنی بوو. بە هەمان شێوە ئەم چاوەڕوانیەش کاڵفامانە و ساویلکانەیە کە خەڵک لە ناو جەرگەی شەڕێکی ئاوادا بە شێوەیەکی خۆڕسک دەست بدەنە ڕاپەڕینی سەرتاسەری. جەماوەرێکی ناڕێکخرا و بێ ڕێبەرایەتی و بێ چەکوچۆڵ کە شەڕی مانەوە دەکات، چۆن دەتوانن لە گەرمەی شەڕ و بۆردوماندا هەم گیانی خۆیان و بنەماڵەکانیان بپارێزن و هەم ماشێنێکی سەرکوتی ڕێکخرا و پرچەکوچۆڵ تێک بشکێنن. ڕاپەڕینی کۆمەڵایەتی تەنیا بەرهەمی تووڕەیی نییە، بەڵکو دەرەنجامی ئامادەیی، ڕێکخراوەیی مەدەنی، بوونی حیزب و لایەنە سیاسیە قبوڵکراوەکان، ئاسۆیەکی هاوبەش و بوونی ئیمکانێکی کرداریە بۆ بەرپاکردنی ئاخێزێکی جەماوەری. لە بارودۆخی شەڕدا بەشێکی بەرچاوی وزە و پوتانسیێلی کۆمەڵگە لە پێناو مانەوە، دۆزینەوەی پەناگە، دەستڕاگەیشتن بە دەرمان، خۆراک، ئاو و
لانی کەمێک لە تەناهی خەرج دەکرێت. لە بارودۆخێکی ئاوادا کورتکردنەوەی ئەو پرسە لەم پرسیارە سادەیەی کە بۆچی خەڵک ڕاناپەڕن تەنیا بە واتای لە بەرچاو نەگرتنی ڕاستیە مادیەکانی شەڕ و بارودۆخی کۆمەڵگەیە. لەم بارودۆخی ئێستادا ئەرچی بەپەلە و هەنووکەی هێزە سیاسی و مەدەنیەکان بریتیە لە جەختکردنەوە لەسەر ڕاگررتنی شەڕ و یەکەم پێویستیش بۆ ئەم مەبەستە بریتیە لە دروستکردنی گوشاری ڕای گشتی جیهانی بۆ کۆتایی هێنانی دەست بەجێی شەڕ. ئەم شەڕە دەبێ وەک کارەساتێکی مرۆیی و کۆمەڵایەتی بکرێتە بابەتێکی جیهانی لەسەر ئاستی ڕایگشتیدا. هەر ڕۆژێک لە بەردەوامبوونی ئەم دۆخە واتە لە ناوچوونی هەرچی زیاتری ژێرخانەکان و دژوارتربوونی هەر جۆرە بنیاتنانەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتی لە داهاتوودا. لەم چوارچێوەیەدا لە قاودان و ئاشکراکردنی ڕۆڵی سەڵتەنەتخوازان و ئەو هێزولایەنە ڕاستڕەوانەی تر کە هیوایان لەسەر دەستێوەردانی دەرەکی و بۆردومان هەڵچنیوە گرنگیەکی بنەڕەتی هەیە. ئەمانە بەکردەوە وتەبێژی سیاسی و مێدیایی پرۆژەیەکن کە تێچووەکەی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ستەمدیت و بە بەهای گیان و ژیانی خۆیان دەیدەن. هاوکات ئەرچێکی تەواو کردداری و بەپەلەش لە بەردەمدایە کە بریتیە لە ڕێخستنی گروپە فریاگوزاریە خۆجێیەکان بۆ یارمەتیدانی لێقەوماوانی شار. لە بارودۆخێکدا کە نەخۆشخانەکان، خزمەتگوزاریە گشتەکان و تۆڕەکانی فریاگوزاری لەژێر گوشارێکی توندان، هەر هەوڵێکی ڕێکخراو بۆ گەیاندنی دەرمان، خۆراک، پاڵپشتی دەرونی و گەیاندنی پێداویستیە سەرەتاییەکان بە خەڵک گرنگیەکی ئێزگار زۆری هەیە. دژایەتیکردنی شەڕ تەنیا لە ئاستی هەڵوێستی سیاسیدا کورد نابێتەوە، بەڵکو لە بەرگریەکی بەرچاو لە ژیانی خەڵکیشدا ڕەنگ دەداتەوە. دژایەتیکردنی بۆردومان بە هیچ شێوەیەک بە واتای پێشگیریکردن لە کۆماری ئیسلامی نییە، هەروەک چۆن ڕەتکردنەوە و دژایەتیکردنی کۆماری ئیسلامیش نابێت ببێتە پاساوێک بۆ بێدەنگبوون و بێباکی بەرامبەر بە شەڕ. وێرانکاری و کوشتار و ئەم دوو بابەتە نەک هەر دژ بە یەک نین، بەڵکو خۆی لە درێژەی لۆژیکێکی سیاسی و مرۆییدا دەبینێتەوە. واتە بەرگریکردن لە کۆمەڵگە لە بەرامبەر ستەم و سەرڕۆیی ناوخۆیی و بەرامبەر بە دەستدرێژی و وێرانکاری دەرەکی. ئەگەر بڕیار بێت بیر لە داهاتوویەکی ئازاد و ئینسانی بۆ ئێران بکرێتەوە، ئەو داهاتووە نەک لە ئاسمانی فڕۆکە بۆمب هاوێژەکانەوە، بەڵکو لە هەناوی ڕێخستنی وشیارانەی جەماوەر، خۆڕاگری کۆمەڵایەتی و خەباتێکی سربەخۆ لە هەردوو جەمسەری کۆنەپەرستی ناوخۆیی و شەڕخوازی دەرەکیەوە سەر هەڵدەدات.